سلااو زۆر سپاس. سڵاو لەتە سلااو لە تۆش بە قوربان چۆنە هاتوونە بە فامیلی مۆڵ جێ فامیلی مۆڵتان پێ چۆنە؟ وڵا هاتین جەوێک بگۆڕین لەگەڵ ماڵباتەکەم لەگەڵ خێزانەکەم جەوێکی خۆش بگۆڕین. جەوەکەشی خۆشە ڕەمەزانە ئێستا چۆڵە ئەوە پێمان خۆشترە زیاتر لەوەی کە قەرەباڵغ بێ بەڕاستی. یاخوا بەخێر بێن لەگەڵ ڕەمەزانە چۆنن؟ وەڵا باشین کچەکانم بە ڕۆژ دەبن ئێمە بە ڕۆژ دەبووین مناڵی گچکەمانەیە دەستنە مەکتەب ئیدی ئەو کاتان ئەوها پیشەی جەنابەت چییە؟ من پیشەم ڕۆژنامە نووسە وەروە بێژەر و پێشەشکارم. لە بواری خۆمانە کار ئەکا لە بواری ڕاگەاندنا کارەکە ئەی تۆ خاتون؟ من لە ماڵەوە خاتونی ماڵی زۆر باشە نای جەنابەت؟ مەڕوە خاتو مەڕوا شتێکی خۆشم بۆ ناگەڕنەوە لە بینی هەردووکتانە؟ وەڵا زۆرە وەکو یعنی ذیکرایەتێک پێکەوە خوا نازانم زۆرە وەکو خەیاڵ نییە تۆ هیچ لە خەیاڵ نییە بۆمی بگەڕیتەوە؟ وەڵایش زۆر زۆرە بە تایبەت ئەوەی کە زۆر خۆش بوو یعنی طبعا لە مابینی دوو کەس کە زاواجەکەن زیاتر مەسەری مناڵە مناڵ زۆر خۆش بوو ئێمە ینی بەڕاستی هەر خاوەنی چەند منداڵن؟ 4 مناڵ. ماشەڵڵا خوا لێتان نستێنێ ئیشەڵڵا. تۆ خەڵکی کوێ ئەو خەڵکی کوێیە؟ من کۆیم خاتونیش هەولێریە. چۆن گەیشتنە یەک هەولێری کۆی دوور نییە؟ خەینایەوە ژەندە عنسوری مەبن پێم بڵێن چۆن گەیشتنە یەک یعنی فەنەکەی چی بوو؟ لە زانکۆ یەکتریتانە ناسی؟ هەر لە ئاهەنگێک بوو لە ئاهەنگێک یەکتریمان بینی ئیتر دوای ئەوە من طبعا محاولە بکرد بە ڕێ و طریقەتی خۆم ناسیم. زۆر باشە چ شتێکی هاوسەرەکەت زۆر بەدڵە؟ نەرمونیانی مناڵی زۆر خۆش دەوێ ئەوانە زۆر لۆ من چیتکە تەبان ئەکیت و زۆر بەڕەحمە دڵی زۆر باشە ئەوە دەبەسە لۆ من بەڕێ باشە. تۆ چ سیفەتێکی هاوسەرەکەت زۆر بەدڵە؟ وەڵا من هەموو سیفەتێکیم بەدڵە لەسەر خۆیە بە وەفایە منی زۆر خۆشەوە کە زۆر خۆشە بۆ من کە هەست بکەی بەرامبەرەکەت خۆشەوە بەڕاستی دایمە یعنی وەکو بڵێ لە وەزعم باش بێ و خراپ بێم هەر ئەو کەسە بوو کە لەگەڵم بوو هەر ئەو کەسە بوو ئەوە بۆ من هەموو شتێک بۆ بەڕاستی. من پرسیارێکتان لێ ئەەکەم باشە ئەمەوێ بزانم نهێنی هاوسەری خۆشبەخت چییە؟ نهێنی هاوسەری خۆشبەخت بەڕاستی لێک تێگەیشتنە ئەوە کە لە هەر هەمووی گرنگترە لە یەکتر تێبگەن گوێ لە یەکتر بگرن با بڵێین لێبوردە بن لەگەڵ یەکتر ئەوە لە هەر هەمووی گرنگترە و پاشان بەڕاستی من نازانم من کلیلی خۆشبەختی هاوسەرگیری بە لێک تێگەیشت نەزانم لێک تێگەیشتن نەبێت ئەگەر 1000 ساڵی یەکتریان خۆشویست بێ دوای ئەو ڕۆژە کۆتایی پێ خلاص. تۆ چێ لەگڵەکە دەزانی چی دەڵێم هاوڕێیەتیە بدایەت پێش ئەوەی ئەنی هاوسەرگیری بکەن هاوڕێ بن باشترە و لەناو حیاتی هاوسەرگیری شەهر هاوڕێ بمێننەوە باشترە حساب لە بۆ ئەوەی بکە کە یعنی خێزانیتی و کەم جار ئەو هادەوی دەست پێ بکەین یعنی هەر کێشەیەکە بیان هەر شتێ هەبی بەو لایەوە حەرکەی باشتر لەوەی کە بیلەوەی بکەیەوە کە هاوسەرتە ئەوها من ئەوها زۆر دڵم پێ خۆشە. یخواتە من درێژ من خی گەورە بۆ یەکتان بهێڵە ئیشەڵڵا. چاو بچکۆ لە تۆ چۆنی؟ باش باشی؟ باش لەو چییە؟ ژیرە چی؟ ژیرە ژیران؟ ژیران مانای چییە؟ زیرەک زیرەک یعنی زیرەک؟ ژیر 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 با بڵێن کۆی ژیر ئەبێتە ژیران ژیران ئەو ناوەتان لەکوێ هێناوە؟ تا ئێستا بینیوتە مناڵ لەو تەمەنە مانای ناوی خۆی بزانێت؟ من زۆر لە مناڵەکانم پرسیەوە زۆر کەم زانیویانە زۆر کەم ینی ئەوەشی زانی بێتی بۆ نمونە یا ناوەکەی زۆر زۆر ئاسان بوو بەس منیش نەمزانی ژیران مانای بووە. ناوێکی خۆش خۆشم بۆ ناڵی تۆ؟ گۆرانێکی خۆشم پێشکەش ناکەی؟ جامیش خەڵاتت ئەدەمێ باشە بڕۆ بخۆ دیاری بکە. شەرم ئەکا بەساقەت بە گیانەکەم باشە من پرسیارتان لێ ئەەکەم ئەگەر زانیتانە و کاتاب نەخاون خەڵات باشە ئەگەر نەشتان زانیەوە چاڵنجەکەکەین پێکەوە باشە؟ پرسیارەکان قورس بنخوا ئەروەڵا ئەروەڵی خەڵکە مڵ
ئەوەی هات بێتە لامیان من چوو بێت مەلای بۆ پرسیارکردن ئەڵێ با پرسیارەکان ئاسان بن بەس تۆڵی با زەحمەت بن قورس بێ ئەخ وەڵڵە پرسیارەکانی من زەحمەت نییە بۆ خۆت هەڵبژێرە دانێک بدانێ ئەگەر نەمازانی لەبەرەوەی پرسیارەکەدا ئاسانە زۆر باشە منەوە پرسیارم کردووە بەس دووبارە ئیکەمەوە چکە ئێوە دوو هاوسەری زۆر جوانن پێکەوە باشە کە ئێوە ئەوەندەوە سوی یەکتری بکەنەوە یەکتریتان خۆش بوو ئەبێ ئەوش بزانن باش خی گەورە لێکتارن نەکە ئیشەڵات تەمەتان درێژ بێ ئەڵێ لە کاتی تەماشاکردنی عەشقەکەتدا چەند بیلبیلی چاو فراوان دەبێت سەیرم بکەین زازانێ ئەبێ سەیرم بکەین زانێ یعنی لە سەدا چەند فراوان ئەبێت ئەو ئێوە ژمارەیەکم پێ بڵێن ئەگەر هەو بوو ئەڵم هەوە ئەگەر بەرزتر بوو ئەڵم بەرزترە ئەگەر خواردتر بوو ئەڵم خواردترە هەتا گەینە هەفتە بێمە خوارێ 4 پەنجە بەڕای من 46 خوارێ 45 پرسیارەکان تۆزە قورس بێ هێشتا قورس نەبوو قورس نەبوو 45 سولوپێن لە کاتی سیرکردنی خاتونی جوان تۆ گلێنێ چاوت بیلبیلەی چاوە 45 گەورە بۆیە ئەگەر چای گەورە بۆ بزانەکە بە خۆشەویستیەوە سێر دەزانم تابعام کردی دەزانم دەستەکانتان خۆش بێ من زۆر خۆش حاڵ بووم لەگەڵ ئێوە زۆر سپاس بەخێر بێن هیوای سەرکەوتون تا بۆ خوازم هیوادارم بەردەوام بن لە بەرنامەکەتان کە دڵی خەڵک و ماڵباتی خەڵک خۆشەکەن و خەڵک بەسەرەکەنەوە پێویستە بەرنامەی لەو شێوە بەڕاستی زۆر بێت لە میدیاکان و گرنگی پێ بدەن لەبەرەوەی ئەوەی کە ئێستا هەیە خەڵک زۆر مێشکی ماندووە هیلاکە بەدەست کۆمەڵێک هەواڵی فەیک و کۆمەڵێک هەواڵی ئەو هەواڵانەی کە دڵی تاکی کورد ینی تون دەکەن بەڕاستی لە بریەوەی دڵیان خۆش بێ و حەزیان لە ژیان بێ ئێمە کوردین هەمومان ژینگە دۆستین مرۆڤ دۆستین ژیان دۆستین حەزمان لە ژیانە هیوادارم بەردەوام بن لە بەرنامەکەتان دەستان زۆر سپاس مەمنون هیوای سەرکەوتتان بۆ دەخوازم سەلامت دەستەکانتان خۆش بێ زۆر سپاس بە قوربان مەمنون ئەو گوڵە جوانەی من بوو بە خاوەن خەڵات لەلایەن ئیندۆرگەیمەوە تۆ دەتوانی بچیت یاری خۆت بکەی باشە لەوێ ئەگەر هاوکارانیشم خەڵاتەکەم پێ بدەن خاتونجان تۆ لەلایەن لاڤندرۆسەوە بووی بە خاوەن دیارە توانی بچی کەلوپەلەکانی خۆت لەوێ هەڵبگری خۆش بێ زۆر سپاس هیوادارم بەردەوام بن